ئەو کەسەی ئێوێ فێری عیلم بێ ئەبێ جوان پرسیارکە نەک هەر پرسیارکە و هیچی تر حەقیقی نەبێ جوان پرسیارکە بزانێت چۆن پرسیارکە بزانێت لە کێی بکە بزانێت لە چ کاتێکا بیکە بزانێت لە کوێیە لێی بکە بزانێت پرسیارەکەش چۆن بکە حسن السؤالەوە هەمووی لە خۆی ئەگرێ پێش هەموو شتێ بزانە چ پرسیارێکی پرسیارێکی ضرورە بیکەی یان ضرور نییە پرسیارێکی زۆر پێویستە یان زۆر پێویست نییە ئیمامی موزەنیە چێ بۆ لای ئیمامی شافعی لێ پرسیە خوا چۆن لەسەر عەرشەکەیەتی ئیمامی شافعی فەرمێ واز لەوە بێنە پرسیارێکی لێکە لەبارەی هەڵوەشێنەرەوەیەکی دەستنوێژەوە هەڵێ دەلیلەکەیم پێ بڵێ ئیمامی موزەنی نایزانێ ئیمامی شافعی پێ فەرمێ شتێک ڕۆژی 5 جار پێویستە پێیەتی پرسیاری لەبارەوە ناکەی یەی پرسیار لە شتێکەکەی لە هەموو تەمەندا لەوانەیە 1 جار پێویست پێ بێ بزانە پرسیار لەباری چێواکەی وڵای پرسیاری وات لێەکەن برادەرە لێرە نییە یعنی عەقڵە ئەوە سێتیایە پرسیاری وا سەیر و سەمەرەت لێەکەن خۆزگە لێرە بخۆی وا خۆشی بزانێ ئەم نیوەڕۆی پرسیارەکەی چەند سەیر و باوەڕکە تاوەکو عەسر مێشمی مەشغوڵ کردبوو باشە ئەمەکەی پرسیار ئەیو چی بۆ دوعای قنوت بە جەمع کری ئەڵێ اللهم اهدنا وعافنا بۆ دوعای تەحیات کابرا کە خوێنێ بە تاگەی خوێنێ اللهم إني أعوذ بك من عذاب القبر ومن فتنة المحيا والممات وبرسيارة آخر أما بيزاني نيزاني جسد قازان جبتو جينه بويزاني أنا فرمون برسيار لشتيك مكا كلا طائلة تحته هستو ديك بينا جينه كابرا جيري خواردو بدس تفسيري سورة كهف ويومن ليتي أنا أقام ميشك ما وصاد لشيتي أنا أقي إيه ساش نمزاني صاقا أصحاب الكهف شراني أبو قرب سر داما سرم سرما بدس سورة بقرة ليتي أنا أقام بوم رون نابتو إيه ساش نمزاني وداري آدم وحوا من عكرالي أنشيبو بابو كي برسيارة معنا توي كي يعني شبيه يستدبن برسيارة أنا أصلا بزانا برسيار لباري چيوه بكي چي ضرورة بو استد چي ضرورة بو اويك دينك دراوستاو بي جاري برسيار لباري وانوكا